ئاسۆ کاتی نان خواردنە هەر ئێستا ماڵم پاک کردوتەوە بۆیە لە بیرت بێ کە پێڵاوەکانت داکەنی. باشە دایکە، ئامادەین بۆ نشینەوە. ئاسۆ ئایا دایکت پێی نەگوتی کەوا پێڵاوەکانت داکەنی؟ بەڵێ. دایکت زۆر بە سەختی کاری کردو ئەمڕۆ تاکو ماڵەکە پاک بکاتەوە. ئایا هەستی چۆن دەبێت کاتێک ئەوە ببینێت؟ بمبورە باوکە. ئەزانم بابێکۆ پاکی کەین. ئۆ ئەمە کارێکی زۆر سەخت بوو، ڕاستە؟ بەڵێ. تۆ دەزانی گەرگوێرایڵی دایکت بووای پێویستی نەدەکرد ئەو هەموو کارە بکەین؟ کوڕی شیرنم کاتێک کارێکت پێدەستپێرین مانێ وایە تۆمان زۆر خۆشەوێ هیوای باشترین بۆ دەخوازین. بیرتە کەچی فێربووی لەم کتێبە لە کامە بەش بوو؟ شەشەم؟ بەڵێ زۆر باشە ئافرین. دەوێت پێتان بڵێ کە ئێوەی منداڵ دەبێت چی بکەن؟ خنجی لانەکەم ئاسۆ پێویستە گوێرایی دایک و باوکت بی بۆ ئەوەی سەرکەوی. بۆیە پێویستە هەموو کات گوێرایڵی دایک و باوکمان بین. خواردنەکە ئامادەیە. وەرە بۆ ئێرە بابێکەوە نام خۆین. باشە باوکە. ببوورە بێک کەوتین. با مورووەکان ئەوە چه ئاژاوەیەکە کردوتە ئاسۆ. ئێستا کاتی دەرچوونی خێزانیە کۆیان بکەرەوە هەروەها مرووەکان کۆ بکەرەوە با ئازار بە کەس نەگەێنێت. هەموو کات گوێرایی دایک و باوکت بە. زۆر سوپاس. من شانازی بە تۆ دەکەم کە گوێڕایەڵی. با پەلە بکەین ئێستا. باوکت و خوشکەکەت چاوەڕێی ئێمە دەکەن. زۆر باشە هەمومان ئامادەین لێرە با دەست بکەین بە نزاکردن بۆ پاراستنی خێزانەکەمان.